بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خوای گەورەتان لێبێ. بەڕێزان خۆشەویستان، لە یەکێک لە بەرهەمەکانی گروپی توێژینەوەی ئاسسۆفت بریتیا لە بەرهەمی یاخود پرۆداکتی سیستەمی گۆڕینی ئاخاوتن بۆ نووسین. ئێمە لە ڕێگای مایکەوە ڕاستەوخۆ دەمانتوانی قسە بکەین و سیستەمەکە قسەکانمان بکات بە نووسین. دەمانتوانی قسە بکەین و سیستەمەکە قسەکانمان بکات بە نووسین بەبێ هەڵە تایپی کرد. وەلێرە شەمە لە ڕێگای فایلەوە دامان نەبوو کە یەک دقە فایل ئەپلۆدکەی کە درێژەکە یەک دقە بێ بتوانێت بکات بە تێکست. بەڵام ئێمە خەریکی وەشانێکی نوێین کە بتوانێت زیاتر لە یەک دقە تاوکو سەعاتێک 2 سەعات فایلی دەنجی ئەپلۆدکەی ڕاستەوخۆ بە چەند چرکێک بکات بە نووسین. یەکێک لەم سەوتانە ئەم ڤیدیۆی کتێب تا ئەوەن لێرە لەڕێی ئەمەوە ڕەنیەکەین، دواتر ئەمە ڕەن نەکەین، دواتر ئەمەیان ڕەنەکەین. تێکستەکەمان چەند دقەیەک بۆ نمونە کەمتر لە دقەیەک ئەوەستین تێکستەکەمان بۆ دروست دەکات. اینجا بۆ منە ئێمە لێرە هەر قسەیەک بکەین سیستەمەکە ئەینووسی بەبێ هەڵە و هەر فایلێکی دەنگیشمان هەبێ ئەتوانین بە سیستەمەکەمان بدەین کە لە مۆشانە نوێ ئینشاڵڵا پاش چەند ڕۆژێکی تر ئامادە ئەبێ و بەردەستێخین هەر کەسێ ویستی فایلی درێژی دەنگ بکات بە نووسین ڕاستەوخۆ توانێت لە ڕێگای ئەپلیکیشنی گۆڕینی ئاخاوتن بۆ نووسین لەڕێی ئەم وێبسایتەوە توانێت ئەم کارە ئەنجامدا لە بەشی هێنانی فایل. ئەوە لێرە تۆ هەر قسەی بکەی سیستەمەکە قسەکان تایپەکە بۆ نمونە بە ناوی خوای گەورە و میهرەبان، بە ناوی ئەو خوای کانگای سۆز و میهر و بەزەییە. من ئەم چەندانە قسەم کرد چاوەڕێکم بۆەوەی بیکات بە تێکست. بە ناوی ئەو خوای کانگای سۆز و میهر و بەزەییە بەبێ هیچ هەڵەیەک قسەکانی منی تایپ کرد. اینجا ئەمە چەند کەمتر لە دقەیەکی تر چاوەڕێکەن لێرە ئەم تێکستە دروستە بێ. بۆی کە زۆر کاتمان نەبە ئێمە پێشتر دروستمان کردبوو لەناو ئەم فایلە دامان نابوو. اینجا گوێ بدەینە دەنگەکە و بەراوردی بە ئەم تێکستە بکەین کە سیستەمەکە بۆی دروست کردین. لێرە شەتوانین کەمێک چاوەڕێکەین دێت، بەڵام بۆی کە زۆر کاتمان نەبە لێرە ڕاستەوخۆ ڤیدیۆکە پلەی بکەین. کتێبی بیرەوەریەکانی موسا عنتەر. لەگەڵ ئەوەی لە بەرگی یەکەمی ئەو پەرتووکە باسی بەشێک لە یادەوەریەکانی خۆم و حوسێن شوکر و بابانم کردبوو، بەڵام من و مامۆستا ئەوەندەمان بیرەوەری بەیەکەوە هەیە چەندی باسکەم کۆتایی نایەت. بەو پێی بەسەرهاتەکانمان لە سەردەمی قوتابی و مامۆستایەتی دەستی پێکرد تا ئەو ڕۆژەی کۆچی دوایی کرد. هاوڕێیەتیمان 40 ساڵی خایاند. لێرە دەمەوێ 2 بیرەوەری کورتی نێوانمان باس بکەم کە مامۆستا کاتی خۆی بۆی باس کردبووم. لەو باوەڕەشدام باسکردنیان ببێتە مۆمێک بۆ ڕۆشنکردنەوەی هەندێک کەلێنی مێژووی. یادەوەری لەگەڵ ئەتاتورک لە موجادلەی میلی یاخود ئەوەی کە تورک پێی دەڵێن جەنگی ئازادکردن، ئیستانبول بەسەر 2 بەرە دابەش ببوو. بەشێکیان ئەوەی بە زاریان داهات بە ئەتاتورکیان دەگوت و داوای دەسەڵاتی ئینگلیز و پاشایەتیان دەکرد. بەشێکیشیان شەرمن و نابوتانە لایەنگری ئەتاتورک بوون. شوکر و بابان لە بەرەی دووەم بوو. ڕۆژێک مامۆستا بە شوێنەیی باسی چەند بەسەرهاتێکی بۆ کردم لە هەر ڕستێک زۆر بەکەمی هەڵی کردووە و ئەتوانی یەکجار لەگەڵ تێکستەکە گوێ بگریت و هەڵەکان دەستنیشان پێ ڕاستی کەمەش یارمەتیدەرێکی زۆر
باشە بێت بۆ کەسانەی یانەوێ ئەو دەنگە درێژانە بکەن بنووسین. و لێرە شەوە پێم وابێ ئەمەشیان دروست تەواو بوو بە چەند چرکەیەک بە چەند کەمتر لە 2 دقە 3 دقە ئەم تێکستە گەورەی بۆ گەڕاندینەوە کە تێکستی ئەم ڤیدیۆیە بوو. ئەمە شێکەمی سیستەمێکە بۆ زمانی کوردی کە کوالەتێکی زۆر باشی هەیە کە بتوانێت دەنگی درێژ بکات بنووسین و بە کەمترین کات و بە خێرایی و بە کەمترین هەڵە. لەم ڤیدیۆ دەینە کۆتایی تا ڤیدیۆکی تر بەخواتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.